هێرشەکەی تورکیا بۆ سەر فڕۆکەخانەی سلێمانی و داخستنی ئاسمانی وڵاتەکەی بەڕووی سلێمانیدا کاردانەوەی ناوخۆیی و نێودەوڵەتی لێ دەکەوێتەوە. هەندێک لە چاودێران پێیان وایە هێرشەکان دەرەنجامی نزیکبوونەوەی وڵاتانی هەرێمایەتیە لە یەکتری و دژی کورد یەکیان گرتووە. خەریکە ئێستا نزیکبوونەوە لە نێوان تورکیا و ئێران و سووریاش دروستە بێ و ئێستا تورکیا زۆر محاولەیەوەکە لەگەڵ بەشار ئەسەد ئاشتی بکە و ئەگەر ئاشتی بکات بەدڵنیاییەوە کێشەی کورد لە ڕۆژاواش یەکێکە بێت لەو بابەتانی کە لەسەر مێزی گفتوگۆ دانوستانی لەسەرەکرێ و مساومێن لەسەرەکرێ. چاودێران هێرشەکانی تورکیا و داخستنی گەشتەکانی تورکیا بۆ تووڕەیی ئەو وڵاتە لە هەمانگی نێوان یەکێتی نیشتیمانی و هێزەکانی سووریای دیموکرات دەگێڕنەوە. تورکیا لە چەند شتێک تووڕێ لە سلێمانی و یەکێ لەوانە پێی وایە سلێمانی زۆر نزیک بۆتەوە لە حەشدی شعبی و نزیک بۆتەوانێت لە هێزەکانی سووریای دیموکراتی و پێی وایە هێزەکانی پەکە لەم سنوورە بە ئازادانە کار دەکەن کە ئەمە بەشێکی ڕاز نییە تاکو دوێنێ پێرش گوشار لەسەر چالاکوانی پەکەوان لە سلێمانیەوە گرتن و لێپرسینۆشیان لەگەڵا کراوە. حکوومەتی عێراق تیمێکی ئەمنی ڕەوانەی سلێمانی کرد بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکەی تورکیا، بەڵام پەرلەمانتارانی عێراق پێیان وایە عێراق هیچی بەرامبەر تورکیا پێ ناکرێ. بەداخەوە عێراق هەڵوێستی لاوازە لە بەرامبەر تورکیا و تا ئێستا بەرگری لە خاک و ئاسمانی خۆی پێ ناکرێ. فشارەکانی تورکیا بۆ سەر سلێمانی لە کاتێکدایە هێزە کوردیەکانی هەرێمی کوردستان نێوانیان خراپە. ئەمەش ئاستەنگی بۆ هەڵوێست دەربڕینی هاوبەش و پێکەوە بەرەنگاربوونەوەی فشارەکان دروست کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.